بۆ قسەکردنی زیاتر لەسەر کەمبوونەوەی ڕێژەی ئاو بەهۆی بارانبارینی کەمەوە و کاریگەریەکانی لەسەر بەڕێوەبوومی کشتتوکاڵی بە دیاریکراوی شاڵاو جەمال بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی سلێمانی لە ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە میوانمانەکات شاڵاو زۆر بە خێراتی سپاس بۆ ئامادەبوونە دەمێت لە بابەتێکەوە دەست پێ بکەین بۆی کە پشتڕاستی بابەتەکە بکەینەوە هەر بە فعلی ئێمە لە قەیرانی ئاوداین و ئاستی دابەزینی ئاوەکان لە بەنداوەکانە بە جۆرێکە کە زیان بە بەرووبوومەکانمان بگەێنێت و مەترسیەکە مەترسێکی فعلیە. سپاس بۆم چاپێکەوتنە ئەوەی بەڕێزت پرسیاری لەکەی دیارە ئەوەی کە ئێمە زانیاریمان لەسەری هەیە کەمبوونەوەی ئاو کابا بەڵێ ئەم ساڵ و ساڵی پار ساڵی کەمبوونەوەی ئاو بوو ناتوانم بڵێم مشکە ساڵی بە بنیسبە بە پارێزگای سلێمانیەوە مەز لە ئیداری گەرمیان و با بڵێن باشووری هەرێمی کوردستانی خۆمان ناوچەدا بڕێنراوەکان با بڵێن کوردستانەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەوانە وشکە ساڵی بوو بەداخەوە ینی ئەو ڕێژەی بارانبارین لەو ڕێژەیە لەو ئەوستان دەرەزانستی کە دانراوە زۆر لەوە کەمترباری ئەوە بوو بە وشکە ساڵی بەڵام لە لای خۆمە لە پارێزگای سلێمانی لە شوێنێک بە شوێنی تر جیاوازیتیا هەبوو مەسەڵەن ناوچە شاخانەکان ڕێژێکی باش بارانباری هەتا هاتیینە پێدەشتەکانەوە دە لە ناوچەی چەمچەڵان ئەو ڕێژەیە نەباریکەوە وەکو پێویست بێ بەرووبوومی کشتتوکاڵیەوە ینی مەترسیەکە بێگومان جا ئەمە بەڕاستی توانم بڵێم ئەقلیمیشە ینی با بڵێن هەر لێرە نییە ئەم کەمایە لە وڵاتی سووریایە لە تورکیا شەو لە ئێرانیش ئەوەی بەڕێزە کە پرسیار لێکرد مەسەلەن ئێمە دوو بەنداوی گەورەمان هەیە تۆزە حسابی لەسەر پێ مەسەلەن بەنداوی دوکان و دەربەندیخانە کە دوکان چەند قاتی ئەوەی دەربەندیخانە لە ڕوویەوەنەوە چەند میلیارد مەتر کە عابێک ئاوەگرێ سەرچاوی ئاوی دوکان زیاد لە نزیکەی لە 170 سەرچاو ئاوەکانی لە ئێرانەوە دێ واتە لە ساڵ 30 لە ناو خۆیە ئەوەی تری لە کانیا و با بڵێن لەو چەم و ڕووبار و ئەمانەوە بکە دەستێکەوێت ئەوە لە ناوخۆی ئەوە لێشەوە هەرکەم بۆتەوە واتە لە وڵاتانی تریش ئاو هەرکەم بۆ ئەمانە بەڵێ کاریگەریشی نگەتیڤی کردوتە سەر کەرتی کشتتوکاڵ بێگومان کشتتوکاڵچکەیەکێک لە ڕەکیزە هەری ئەساسەکەن چە لە توخمات سەرچەکان زەوی ئەنجە دوایەوە ئاو واتە لە هەر شوێنێک ئاوت نەبوو زەویشت هەبێ بەڕاستی تۆ ناتوانانی کشتتوکاڵ بکەی بێگومان ئەمە بە چی شازانی مەسەلەن ئێمە زووتارێکی زۆر سەردارمانەکەن داوای لێیانی بیرەکەن مەسەن یا بیری هەیە داوای قوڵکردنیەکە ینی دەتوانین بڵێن کە بە فعلی ئەم کێشەی ئاوە بۆنی هەیە و جوتیاران زیانیان بەرکەوتووە باشە بەشێک لە جوتیاران گلەیەوە دەکەن کە بۆ نمونە ناهاوسەنگیەک نایەکسانی و نادادپەروەریەک لە تەوزیعاتی ئاوەکاندا هەبێت لە بەنداوەکانەوە کە جۆگەیان بۆ لێدراوە هەتاوەکو زەرعات و باخ و ڕەزی هاوڵاتیان ئێوە وەکو کشتتوکاڵی سلێمانی دەستوەردان دەکەن دەوەی کە جۆرێک لە دادپەروەری لەم تەوزیعاتی ئاوەدا هەبێ بە تایبەتی لە کاتێکدا کە دەزانن هەندێک لە کێڵگەکان هەندێک لە ڕەز و باخەکان پێدەچێکە پێویستێکی زیاتریان بە گوێرەی شوێنەکانیان هەبێت لەم بارەیەوە چیتان کردو بۆی کە یەکسانی یەک هەبێت بەڕاستی دەرە و زەویانی کە بەراو بێ تا بە سوڕقی وەخت خۆی کە تەسوێ کراوە با بڵێن وێری تۆمارەکەی بەراو بێت دیارە سەرچاوێکی ئاو لە پشتی زەویەکەەوە هەیە واتە کانیە یاخود جۆگەیەکە ئیتر بە شێوێک لە شێوەکان لەونەوە هەیە ئەوە چین ئێستا لەوەیە مەسەلەن جاران لەوەی توانین ئەم کانێ توانی بێتی 30 دۆنم بەراو کە ئەمانە بەڵام ئێستا ئەو کانێ ناتوانێت 15 دۆنیش بەراو بکە کەواتە هەتا بەرەو خواردتە بچی لە کانێکە بەرەو خوارەوە ئەو بێ بەشە بێ لە ئاوە ینی ناچاری ئەمری واقع تعاملکردن لەگەڵا بەڵام بڕێ وڵا نەعەدالەتێک هەیە لەوەیە نەخێرنا بەڵام بدایەتی لە کانێک لە چۆ هەڵەقڵێ ئیتر لەو شوێنە یاخۆ ڕووبارێک لە چۆ دێ بەشی تا چەند کار لەسەرەوە ئیتر خۆی بەش ناکە خۆی ئەوە شتێکە ینی هینە ینی ئۆتۆماتیکی تۆ ناتوانانی بڵێ وڵاوە نەعەدالەتیشی نەخێر خوارەوە هینی پێ ناگە باشە لە قسەکانی پێشتا جەناب باس لەوە کرد کە بەشێک لە ئاوەکان لە سەرچاوەکانیان ئێمە لە شوێنی دیکەوە بۆمان دێ و هەندێک لە وڵاتانی دراوسێ بنمونە هیچ هەماهەنگیەک هەیە بۆ حکوومەتی هەرێم قسەی لەگەڵم شوێنانەدا کرد بەیان وەزارەتی کشتتوکاڵ قسەی لەگەڵم شوێنانەدا لەگەڵم وڵاتانەدا هەماهەنگیەک دروست بوو بێ بۆ ئەوەی کە بۆ نمونە ئێران لەگەڵ تورکیادا بۆ نمونە کە ڕێژەی بەردانەوەی ئاوەکان زیاتر بکەن لە گەرمیان بۆ نەوتە وشکە ساڵی هەیە بۆ نمونە ئاوی ئەڵوان وشکی کردووە یان کەمی کردووە سیروان بە نمونە ینی بەردانەوەکان وەکو پێویست بوو بێ ئەتوانم بڵێمەوەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێت ئەو سەرچاویانەی کە ڕژێتە ناو هەردوو ڕووبا دەریاچەی دەربەندیخان و دوکانەوە بەڵێ ئەوان لەوێ بەنداوێن دروست کردووە بەڵام تا ئێستا ویست بێتیان قەتعیکەن خوان نیان کردو ئەنی توان سەرچاوەکان ماوەشکە مەسەلەن حکوومەتی جمهوری ئیسلامی نەیکردو تا ئێستاوە بەڵام ئەوانەی تریکە خۆتانی بین ڕۆژانە لە ئیخبارە چاوتان پێکەوێ مەسەلەن حکوومەتی تورکی بەڵێ دەستی کردو بە
گلدانەوەی ئاوەکان لە مەشروعی گاب ساوای کردو خۆتانی بینن لە میدیاکانوانە کە چەند کاریگەری هەیە لەسەر شارەکەی ناوڕاست و خواری و علاقەوانە بەڵام ئەمە ئەم ڕۆژنێکەکەن بەیانی هەریکەن ینی بتێنە زۆر لە دنیاە لەم خصوصن لە من ناوچەیە لە دوانەوت ئەجا شەڕی ئاو دەست پێک ئەم قەیرانی ئێستا دروست بوو بە هیچ شێوە پەیوەندی هەیە بە و سیاسەتەوە کە باسێکی بەڵێ بێگومان بێگومان کاریگەری بەزن چی ئێمە بەسەرم پیاوێکی خوا لە خۆش بوو کاگنێشیوان لە نەوەتەکانە باسی وێ کرد ئەگوت ینی بۆ سەرەتای سەدی داهات و شەڕی ئاو دەست پێک دوای چەند جارێکیش کە بە ڤیدۆ شێوە بڵاو کراوەتەوەمانە دەرکەوت ئێستا ئاو نرخەکەی خەریکە چێتە نرخی هاوتای نەوت تەبی ڕۆژێک دێگەر ئاو ئەوەنە بکەم ببێ چکە نفوسی خەڵک زۆرە بێ پێداویستەکانی زۆرە بێوانە ئێتر تۆ ئاو هەر بۆ ئەوە نییە بتەنها بۆ خواردنەوە بۆ کشت و کاڵە بە خۆراکە ئەمانە کە تۆ زۆرێک لە هەشەکان دەگەڕێکاک شاڵ سپاسی ئامادەبوون تەبیکان سپاس کە شاڵاو جەمال و بەڕێوەبەری گشتی کشت و کاڵی سلێمانی بە شێوەیەکی ڕاستەوخۆ میوانمان